خۆشەویستان تۆری دووەممان تایبەتە بە ڕۆژی جیهانی وەرگێڕان ئێمە لەمڕۆدا باس لە بنەماکانی وەرگێڕان دەکەین باس لە جۆرەکانی وەرگێڕان دەکەین بەکێ دەوترێ وەرگێر ئەو کەسی کە وەرگێڕان دەکات تا چۆنێ گرنگە شارەزایەکی تەواو یاخود ئەزمموی تەواوی لە بەکارهێنانی وشەکانی هەردوو زماندا هەبێت کە وەرگێڕانی بۆ ئەنجام دەدا وەرگێڕانی کتێب بۆ وەرگێڕانی بابەتی زانستی وەرگێڕانی ڕۆمان و چیرۆک و وەرگێڕانی دراما و بابەتی سیاسی و وەرگێڕانی ڕاستەخۆ ئەمانە هەمووی تا چەنێ جیاوازیان هەیە تا چەنە گرنگە دەستگایەکی تایبەتە بێ بە وەرگێڕان لە هەرێمی کوردستاندا بۆ بەرەو پێشبردننی وەرگێڕان ئێمە دەپرسین ئەو کتێبانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان وەردەگێردرێت زیاتر لە زمانی وڵاتانی ترەوەی واتە زمانی بیانی بۆ سەر زمانی کردو یاخود بایەغ بۆش دەدرێت کە کتێبی ئێمە شاعیری ئێمە ڕۆمانەکانی ئێمەش بۆ سەر زمانی تری وڵاتانی دیکە وەرگێڕانی بۆ بکرێت دیارە گفتوگویان بابەتە لەگەڵ ڕۆستە سوڵتانی وەرگێر دەکەم کە ڕاستە خۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاک ڕەسوور سڵاوت لێبێ و بەیان باش من زۆر سپاسی تۆکەم کە لە تۆری دۆمی بەیان بەش کوردستان لەگەڵ ئێمەدا ئامادەین دەمەوێت یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم دەشێ بنەماکانی وەرگێڕان چی بێت؟ بەیانی ئێوە باش و بەیانی هەموو ئەو کەسانەی کە لە هەرجەیەکەوە بینەری ئەو بەرنامەیەن و سڵاو لەو کەسانەی کە دواتریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیبینن سەبارەت بە بنەماکانی وەرگێڕان هەر لە کۆنەوە خۆی ئەزمون ئەوەی سەلماندووە وەرگێڕ دەبێ شارەزای دوو زمان بێ ئەو زمانەی لێی وەردەگێڕێەوە ئەو زمانەی بۆی وەردەگێڕێ ئەوە ئیدی سەرەکیترین و بڵێن حاشا هەڵنەگرترین یەکێک لە بنەما هەرە سەرەکیەکانیەتی کە تۆ ئەوە نەبێ ئەوان دیکە هەموو دێ بڵێن لاوەکین کەوابوو بەردی بناغی وەرگێڕان زمانە زمانێک کە لێ وەردەگێڕی زمانێکە بۆی وەردەگێڕی وە زۆر جار ئەو وەرگێڕانە هەر لە نێو زمانێکدایە لە زاراوەیەکەوە بۆ زاراوەیەکی دیکە یا بۆ بنزاراوەیەکی دیکە وەکو وەرگێڕانی مەموزینی خانی لە دیالێکتی کوردی ژوور و یا بڵێن کورمانجی سەر و بۆ ئەوەی کە ئێستا پێڵەن سوۆرانی یا کوردی ناوەڕاست زۆر باشە کاک ڕەسوول باباسی ئەوە بکەین هەندێک جار ئەو سەرەتاترین بنەما کاتۆ باسە لێوەکرێوی شارەزابوون لە هەردوو زماندا هەندێک جار هەندێک بیان و هەیە دەڵێ بۆ نمونە زمانی کوردی بەپێی پێویست دەوڵەمەند نییە مرادفێک یاخود دواتایەکی بۆ سەرجەم وشەکانیە من بتوانم کتێبێک بە تەواوەتی بەرگی کوردی پێدا بکەم تۆکو وەرگیڕێک ئەزمونت لەگەڵ ئەمەدا چۆنە ئەمە دروستە یاخود تەنها بیانوویەکە لە ڕاستیدا زمانی کوردی جۆکو هەموو زمانێکی جیهان زمانێکی دەوڵەمەندە زمانێکە ئەوەی کە لێرە پێی دەڵێن مفرەدات دەستەواژەی بەهێزی جوانی تێدایە هەتا ئێستا بە تایبەتی لە 1975ەوە کە بواری خوێندن و نووسین لە بەشێک لە کوردستان بۆ زمانی کوردی ڕەخساوە ئەو زمانە وەرزشی باشی هزری و ئەدەبی و لە بوارەکانی دیکەی ماتماتیک و فیزیا و کیمیادا ئەمە دەبینین دەرسی پێ خوێندراوە و زۆری سەرکەوتوو بووە ئەوە تەنیا بیانوویەکە بیانووی دووشت یەکەم ئەوەی کە وەرگێڕەکانی ئێمە بەداخەوە تەمبەڵن ئەوانەی وا دەڵێن مەبەستم چونکە زمانی کوردی تەنیا ئەو زاراوەیە نییە کە ئەمن لێرە پێی ئاخفێم قسەی پێ دەکەم ئەمە چەند دیالێکتی دیکەشمان هەیە لە نێو هەمویاندا دەستەواژە و وشەی زۆر جوان و بەپیت هەیە جا لەوەش ئەمە کێشەیەکی دیکەمان هەیە وەرگێڕی کورد ئەوەی من هەتا ئێستا تێبینیم کردووە کەم دەخوێنێتەوە زۆر دەنووسێ کەم دەخوێنێتەوە زۆر تەرجمە دەکا یا باگراوەندی خوێندنەوە متالعەی زۆر هەژارە لە حاڵێکدا وەرگێڕ هەموو ڕۆژێ بەردەوام دەبێت خۆی ئابدێت کاتەوە زمانەکەی بەهێز بکە هەم ئەو زمانەی کە لێی وەردەگێڕەوە هەم ئەو زمانەی کە بۆی وەردەگێڕێ ئاگای لە بۆ وێنە وەرگێڕێکی ئەدەبی بواری ئەدەبی دەبێت ئاگای لە ڕووداوە تازە ئەدەبیەکانی جیهان بێ لە بەرهەمە نوێیەکانی جیهان بێ شارەزای جۆرەکانی ئەدەبیات بێ جۆری ئەدەبی جیهانی بێ شارەزای شاکارە جیهانیەکان بێ خوێندبێنیەوە لە بواری زمانەوانیەوە لە ڕەهەندەکانی زمانی کۆڵی بێتەوە لێی وردبوو بێتەوە پرسیار بکە بەردەوام خۆی
بڵێن خۆی ئەبدێت بکاتەوە خۆی نوێ بکاتەوە خۆی بەڕۆژ بکاتەوە ئەوە ژێچێکە لە بنەماکانی دیکەی وەرجێڕان بۆیە ئەمن لە یەکەم پرسیارتاندا باسی ئەو شتانەم نەکرد چونکە لە ڕەوتی قسەکانماندا یەکەیەکە ئاماژیان پێدەدرێتەوە. زۆر باشە کاک ڕەسوول با هەر لەسەر ئەو بابەتە بمێنمەوە کە شارەزابوون لە هەردوو زماندا هەندێک جار دەشێ شاعیرێک یاخود کەسێک وشەیەک بەکار بێنێت کا وشەکە لەنێو کۆمەڵگە داواتایەکی هەیە بەڵام ئەو لە شارەکەیدا ئەو لە شانامەکەیدا بە شێوازێکی تر بەکاری دێنە بۆ منە بە باسی دەربەندی پەپولی شێرکۆبێک کەس بکەین دەزانین ئێمە پەپولی لای ئێمە ڕەمزێکی جوانیە ڕەمزێکی ئازادیە بەڵام دەربەندی پەپولە ئەگەر بۆ نمونە ئەو کتێبە یاخود ئەو وشەی کە شێرکۆبێکەس بەکاری هێناوە وەری بگەڕی بەمانایەکی تر نزیکتر بێ لە کولەوە بەکاری بێنی تا چەندێ وەرگێر گرینگە ڕەچاوی ئەم بابەتە بکا لە کاتی وەرگێڕانی بابەتێکدا. دیارمە بەستم ئەوەیە کە دەربەندی پەپولە ئەگەر وەری بگەڕێتەوە سەر زمانی سویدی زیاتر خۆی لە کولەیە ببینێتەوە. بۆ ئەوەیان هەر ئەویان ئەگە بن نازام ڕەنگە لە زمانی سویدیدا یا لە زمانەکانی سکاندیناڤیادا وەکو کولە ناوی پەپولە و کولە یەک ناویان هەبێ وەکو ئێستا لێرە دوو ناوی جیاوازن کە کراوەتە فارسی لە زمانی فارسیدا ڕێک چونکە زمانێکی نزیک لە خۆمانە ڕێگە و مانایی هەیە پەپولەکانیش مەبەست ئەو شەهیدە پاکو بێگەردانە بوون کە لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا بە ناحەق و بەغەدەر شەهید کران بە بێوەی هیچ تاوانێکیان هەبێ مەبەست ئەوەی لەوەدا وەرجێر بۆ زمانێکی دیکە وەردەژێڕێت دەبێ هاواتای ورد و دقیقی ئەو دەستەواژەیە لە نێو ئەو زمانەدا بدۆزێتەوە و ئەگە وەرجێڕەکە شارەزاییەکی باشی لەو زمانە هەبێ بە دڵنیاییەوە بە تایبەتی ئەگە شارەزای کولتوری ئەو وڵاتە بێ بزانێ ئەم وڵاتە بۆ شەهیدەکانی خۆیان بۆ کەسانەی کە لە پێناوی نیشتیماندا جان بەخەت دەکەن وە بۆ کەسانەی کە لە هێرشێکی داگیرکەراندا بۆ وڵاتەکەیان بە ناحەق شەهید دەکرێن یا بڵێن دەکوژرێن ئەوان چ دەستەواژەیەکیان هەیە دەتوانێت ڕێگە و دەستەواژەیەدا بێنێتەوە کە هاوسەنگی پەپولەکەی خۆمان دەبێت. زۆر باشە لەوەدا زۆر زۆر وریاب زۆر باشە کاک ڕەسوول کاتە با من پرسیاری ئەو بکەم تا چنێک وەرگێڕانی کتێبێکیان هەر بابەتێکی تر ڕۆڵ دەبینێت لە چەسپاندنی وشەیەک لە نێو کۆمەڵگەدا لە نێو خوێنەراندا بۆ نمونە هەندێک جار هەندێک وشە لە فەرهەنگی خۆماندا لە زمانی خۆماندا لە نێو کۆمەڵگەدا چۆن بڵێ بە هەندێک زمانی تر تێکەڵی قسەکانی خۆمان دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا کاتێک کەسێک بابەتێک وەردەگێڕێ وشەیەک دەتوانێت زیندوو بکاتەوە دەتوانێت لە ڕێگەی زیندووکردنەوەی وشەیەک ئەو وشەیە لە نێو کۆمەڵگەدا بچەسپێنێت بۆ نمونە لە زمانی سۆرانیدا ئەم زاراوی کە خۆمان بەکاری دێنین لە کاتی نەبوونی وشەیەکی گونجاودا دەتوانین کرمانجی سەرو بەکاربێنین لە نێو قسەکانماندا. بەڵێ خۆی هەر ئەرکی نووسین و وەرژێڕان دەوڵەمەندکردنەوە و زیندوو ڕاگرتن و دەوڵەمەند هێشتنەوەی زمان و سەر لە نوێ بوژاندنەوەی ئەو بەشە لە وشە و دەستەواژەکانیشە کە بە هەر هۆیەک لە ڕەوتی زەماندا جاری وایە پەراوێز دەخرێن. تۆ سیرکە لە مامۆستا شێرکۆبێکەس لە شێعرەکانیدا زیاتر لە 700 وشەی ژیاندووەتەوە کە ئێمە پێش بەر لە شێرکۆبێکەس بەڕاستی نەمان دەزانی ئەو وشانە تەنیا لە بڵێن هەمبانە بۆرینە و لە قاموسەکانی دیکەدا لە وشەنامەکانی دیکەدا هەبوون. ئەرکی وەرژێر جا لەوەی کە گواستنەوەی گوتار و جیهانبینی و ئەزمون و کولتور و بڵێن بەشێک لە بیر و هزری وڵاتانە بۆ یا بڵێن گەلانە بۆ نێو میلەتەکەی خۆت تۆ بە پێی ئەو جیهانبینی و ئەو جیهانەی کە دەیگوازیتەوە ناچاری لەگەڵ زمان تەعاملێکی دیکە هەڵس و کەوتێکی دیکەت هەبێ هەر ئەو هەڵس و کەوتە نوێی تۆ لەگەڵ زمان گوتارێکی نوێ لەگەڵ ئەو گوتارە دادێنێ کە ڕەوتی بیرکردنەوەی کۆمەڵگە ڕەوتی ئاخافتنی کۆمەڵگە دەگۆڕێەوە کاریگەری وەرجێڕان بۆ وێنە لە نێو جیهاندا تۆ سیرکە لە ڕێنسانسی ئەوروپی بەرهەمی وەرجێڕانە تۆ ینی
ڕووداوێکی ئەوەندە گرنگ لە جیهاندا هەتا ئەوان نەیانتوانی ئاگاداری بیری فەیلسوفانی یۆنانی کۆن و ڕۆمای کۆن بن و وردە وردە هزر و بیری خۆیانی پێتیفتیفەدەن و بخۆیان بیر بکەنەوە هەر لە چوارچێوەی گوتاری کلێسادا مابوونەوە و قەشەکان نیان دێت لەوە زیاتر بیر بکەنەوە یا بە ئەسم بیرکردنەوە عەقلانیەت لەلای ئەوان گوناهێکی گەورە بوو کەوا بوو وەرجێڕان دەواازەیەکی گەورەیە بۆ هەزرین بۆ زمان بۆ هەموو ئەو شتانە کە دەتوانێت دەستەواژەکان نوێ بکاتەوە دەستەواژەی تازەی لەگەڵدا بێ ئێستا فەلسفە کە ئێمە تەرجمەی دەکەینەوە لە ئالمانی دکتۆر محەممەد کەماڵ دکتۆر حەمید عەزیز و ئەوانە کۆمەڵک دەستەواژەی نوێ ناچارن بە پێی ئەو هزرا فەلسفێ دەستەواژەی نوێ دابێنن ئەو دەستەواژە نوێ دادێ ئەو دەستەواژە نوێ لە زانکۆکان و لە نێو خوێنەراندا دەبێتە باو دێتە سەر زار و زمانی کۆمەڵ. زۆر باشە کاک ڕەسوڵ تا چێنە گرنگە کە دەستگایەک دامەزراوەیە کە بێ بۆ ئەوەی بە فەرمی وەرگێڕان بۆ بابەتەکان بکاوەکو بڵی سندیکایەک بێ بۆ وەرگێڕان. من دەپرسم بۆ بمنە لە وڵاتانی دەوروبەرماندا تاند وڵاتانی دراوسی خۆماندا دامەزرا و دەستگای تایبەت بەخوایانەیە هەر کتێبێک دەربچێت ناوبانگی هەبێت یاخود کتێبێک تایبەت بێ ڕاستە خۆوەری دەگەرن بەڵام ئەوەی لە نێو خۆماندا زۆرتر تێبینی دەکرێت هەوڵی تاکە کەسیە تۆ چی دەڵی دەربارەی ئەمە؟ ئەمن کە زیاتر شارەزای وڵاتێکی وەکو ئێرانم لە نێو فارسەکاندا دیارە ئەوانیش دارنەشرەکانیان خۆڵ بۆ ئەو خۆڵی لێ هەڵدەماڵن بۆ ئەو کارە گرینگە و خێرا ئەو کتێبانەی کە زۆر گرنگ و کاریگەریان لەسەر هزر و بیر و بۆچوونی خەڵک دەبێت ئەوانە زوو وەردەگرن و دەیدەنە وەرجێڕی باش. لێرە ئێمە دارونەشرمان هەیە بەڵام دارونەشرەکان یەکێک لە شێشەهرە گەورەکانیان نەبوونی چاودێرێکی زمانزانی بێتەعەسوبە بڵین ئەوەی دوور لە دەمارگرژی شارچێتی و ناوچەیی ئەگە هەشیانە بۆ وێنە من کتێبێک وەردەژێڕم دەینێرمە فلان ناوەندی چاپ و پەخش لەوێ ئەو کەسی هەیە پێدا دەچێتەوە بەڵام ئەو کەسە حەساسیەتی بە وشەی مکریانی هەیە یا حەساسیەتی بە وشەی هەورامی هەیە یا نەخێر حەساسیەتی بە گەرمیانی هەیە نەخێر حەساسیەتی بە سوزانم بە وشەی پشدەر و بیتوێن هەیە ئەوە یەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی ناوەندەکانی چاپ و پەخشن لە کوردستانی ئێمە لە حاڵێکدا ئێمەش دەتوانین ئێستا لێرە لە باشووری کوردستانی ئەمە ئەوەمان ڕەچاو کردووە بەشێک لەو کتێبە گرنگانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا لە وڵاتان چاپبوون دەم و دەست لێرە تەرجمە کراونەتەوە بەڵام کێشە ئەوە بووە متەرجمەکان کوردیەکەیان باش نەبووە کوردیزان نین خوێندەواریان کەمە. زۆر باشە کاک ڕەسوڵ با باسی ئەوە بکەم دەستا و دەستکردنی وەرگێڕان لە نێوان چەند کەسێکدا بۆ نمونە کتێبێک کاتێک وەردەگێردرێت لەلایەن چەند کەسێکەوە وەرگێڕانی بۆ دەکرێت و ئەوەی تۆ باسی کرد لەوانەیە چەند وشەیەک وەرگێڕێک بەکاری بێنی وەرگێڕێکی تر بەکاری نێنێ تا چەنە گرنگە لە کۆتاییدا لە هەر ڕێگەیەکەوە بە پێداچوونەوەیەک بکرێ بۆ یەکسنەوەی ئەو وەرگێڕانە و جیاوازیەکی وای تێدا نەبینێ کاتێک خوێنەر کتێبێک دەخوێنێتەوە هەست بۆ بکات لێرەدا ڕاستە فەرموو. ئەوە زۆر گرنگە ئێمە ناوەندێکمان هەبێ بۆ ڕێکخستنی دەستەواژەکان و بڵێن چەسپاندنی ئەو دەستەواژە نوێیانە بۆ وێنە چەمکێکی فەلسەفی کە دێتە نێو ئەدەبیاتی فەلسەفی کوردیەوە دەبێت ناوەندێکی وەکو ئاکادیمیای کوردی هەبێ نەکەر بۆ مەسلەی وەرجێڕان تەنانەت بۆ مەسلەی میدیاژ یەک نەڵێ ڕاپرسی و یەک نەڵە گشت پرسی و یەک نەڵێ کۆپرسی و ناوەندێک دەبێ هەبێ ئەو دەستەواژانە بە شێوەی علمی زانستی بچەسپێنێ و تەنانەت فەرزی بکە لەسەر ناوەندەکانی میدیا لەسەر قوتابخانەکان زانکۆکان ناوەندەکانی وەرجێڕان و بڵین وەزارەتی ڕۆشنبیری و ئاکادیمیا دەبوایە هەماهەنگێکی زۆر باشیان هەبێ لەگەڵ وەزارەتی پەروەردەش و وەزارەتی خوێندنی باڵا و هەموو ناوەندەکانی میدیا و ڕاگەیاندن بۆی بتوانین ئێمە زمانێکی جوان و تیفتیفەدراومان هەبێ لە نووسین و وەرجێڕاندا دەستەواژەکانمان ڕێک بخرێن وەکو زۆربەی وڵاتان بۆی کە خوێنەر سەری لێ نەشێوێ.
زۆر باشە کاک ڕەسوڵ تا چنێک وەرگێڕ ئازادە لەوەی هەندێک بابەت یاخود هەندێک وشە و ڕستە لە کاتی وەرگێڕانی بابەتێکدا بگۆڕێت بۆ نە کتێبێک وەردەگەڕێتەوە زەر زمانی کوردی تا چونە گرنگەکە لێرەدا ڕەچاوی ناوەڕۆک و بنەماکانی نووسینەوەی ئەو کتێبە بکاکە وەرگێڕانی بۆ دەکات و گۆڕانکاری تێدا نەکا بەویستی خۆی. وەرجێر حەقی دەستکاری و گۆڕان کەم و زیادکردنی هیچ ڕستەیەک هیچ وشە و پەیوێکی نییە لەوەی کە وەرجێر هیچ حەقی ئەوانەی نیە دەسەڵاتی وەرجێڕان بڵێن گۆڕینی پەیامی نووسەری نییە. وەرجێر لە چیدا دەستی کراوەیە وەختێکە و ڕستەیەک دەبینێ ئەو ڕستەیە دەخوێنێتەوە بابەتی ئەو ڕستەیە بەبێ کەم و زیاد وەردەژێڕێتە نێو چوارچێوەی زمانەکەی خۆی و لە سروشتی زمانەکەی خۆیدا دای دەڕێژێتەوە. ئەوە حەقی کەم و زۆر زیادکردنی پەیام یا بڵێن وتەی نووسەری نییە. ئەگەر لە جێیەک تێبینیەکی لەسەر شتێکی نووسەر هەیە یا لەگەڵ بیر و باوەڕەکەی ناگونجێت دوو حاڵەتی هەیە یا دەکرێت واز لە کتێبەکە بێنێ واز لە وەرجێڕانەکەی بێنێ یان نەخێر لە پەراوێزی کتێبەکەدا شەرحی بدا و ڕوونی بکاتەوە. زۆر باشە کاک ڕەسوڵ دەوترێت ئەو کتێبەی کە لەلایەن نووسەرەکەەوە نووسراوە بەو زمانی کە نووسراوە تاموچێژێکی تایبەتتری هەیە وەک لە کتێبێک کە وەرگێڕانی بۆ کراوە. من لێرەدا دەپرسم بەپێی ئەزمموی خۆت تا چنێ ئەم شتا پێشراوت کەوتوتە بەر ئەزمموی تۆ هەروەها کاتێک بۆ نمونە کتێبێک دەخوێنیتەوە وەرگێڕێک دەخوێنیتەوە بۆ ئەوی وەرگێڕانی بۆ بکات تا چنە گرینگە ئەو هەستی کە لە نێو ئەم کتێبەدا بەرجەستە بۆ تێیدا لە نێو وەرگێڕانەکەی خۆیدا دووبارە هەوڵ بدا بەرجستی بکاتەوە بۆ خوێنەری دواتوو. ئەوە پەیوەندی بە دەسەڵات و توانایی وەرجێڕەکەەوە هەیە بۆ وێنە ئێمە نزا بۆ ئارمین کە دەخوێنینەوە بە زمانی فارسی نووسراوە بە کوردیش مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە کردوێتە کوردی وەختێک کە دەیخوێنینەوە چێژێک کە لە فارسیەکەیدا هەیە ئەو چێژە بگرە زیاتریش لە کوردەکەیدا هەیە. خەیام بە فارسی دەخوێنینەوە بەڵام بە کوردیەکەی هەژاریش دەیخوێنینەوە تەرجمەکانی پێشوو ناڵم چونکە تەرجمەکانی پێشوو وەختێکی دیدی وەرجێڕانی هەژار لە خەیام هاتە بازار ئەوانی دی بەڕاستی هەر بۆ منداڵی خوار دە ساڵەوانیان بخوێنەوە ڕەنگە ئاسان بندەنا ئەوی تۆزی خوێندەواری هەبێ ئەو چێژەی لە هەژاری وەردەگرێ لەوانی دیکەی وەرناگرێ. من بە باوەڕەوە دەڵێم و هەموو ئەوانەی کە فارسیش دەزانن وە باڵم بۆ دەچێشن کە کوردیەکەی هەژار زۆر لە فارسیەکەی خەیام بەچێشترە و تەنانەت لە باری سەناعاتی شیعریشەوە دەوڵەمەندترە زمانەکەشی دەوڵەمەندترە وردەکاری زۆر جوانی شاعیرانەش تێدایە بەبێ ئەوەی لە پەیامی خەیامی کەم کردبێتەوە. زۆر بابەتی دیکەش هەیە هەر ئاوایە من ڕەنگە لێرە ئێستا حزوری زەینم نەوێت بەشێکی زۆر لە بڵین تەرجمەکانی مامۆستا عەزیزگەردی وایە ینی کوردیەکەیان لە فارسیەکان خۆشترە یا لە بڵین کە من ئینگلیزی نازانم چەندانێشی لە فارسیەوە کردووە لە فارسەکە خۆشترە. زۆر باشە کاک ڕەسوڵ دوای وچانێک دەمەوێت وەڵامی ئەم پرسیارە لە تۆ وەربگرم ئایا تا چنێک بەپێی ئەوەی کە بایەخدراوە بە وەرگێڕانی کتێبی زمانی بیانی بۆ سەر زمانی کوردی بە هەمان شێوە بایەخدراوە بە وەرگێڕانی کتێبانی زمانی کوردی بۆ سەر زمانی بیانیش بێگومان دوای وچانێک وەڵامەکە لە تۆ وەردەگرم. خۆشەویستان بەردەوام دەبم کاک ڕەسوڵ دەگەڕێمەوە لای تۆ دەمەوێت ئەو پرسیارە ئاراسی تۆ بکەمەوە کە ئایا تا چنێک بایەخ بە وەرگێڕانی زمانی کوردی واتە شێعر و چیرۆک و ڕۆمانی کوردی دراوە بۆ سەر زمانی بیانی بە هاوشێوەی ئەوەی کە بایەخ بە زمانی تر دراوە بۆ سەر زمانی کوردی. دیارە هەتا ئێستا شەپۆلەکە زیاتر لەسەر وەرجێڕانی زمانە بیانیەکان بووە بۆ سەر زمانی کوردی بەڵام لەو ساڵانەی دوایدا بە تایبەت لە نیوەی دووەمی هەشتاکان بۆ ئەولایەوە بەشێکی لە ئەدەبیاتی کوردی بە تایبەت شێعر و چیرۆک و ڕۆمان وەرجێڕدراونەتە سەر زمانەکانی دیکە ئەوەندەی ئاگادارم فارسی و عەرەبی و ئاڵمانی و تەنانەت لە سویدی و ئەوانش یەک دوو شتم بیستووە بەڵام ئەوەی زیاتری ئاڵمانەکە ڕۆمانەکانی نووسەری کورد کاک بەختیار عەلی لەو ساڵانەدا ڕەنگدانەوە و دەنگدانەوەی هەبوو
بۆ سەرزمانی فارسی. ئەلو دیارە کاک ڕەسوول ئێمە گوێبیستی چۆن ئەگەر لە قسەکانت بەردەوام بیت. باش زۆر باشە ببوورە. لێرە زۆرێک بوو وەک بڵێ دەنگەکە قەتع بوو بێ. بەڵێ شعرەکانی مامۆستا شێرکۆ بێکەس و ڕەفیق سابیر و لەتیف هەڵمەت و مامۆستا عەبدوڵڵا پەشێ و ئەوانە وەرجێڕدرانە سەر زمانی فارسی پێشوازێکی زۆر باشیان لێکرا. لەو ساڵانەی ڕابردوودا ڕۆمانەکانی مامۆستا جەبار جەمال غەریب، کاک عەتا محەممەد و ئەوانە کرانە فارسی پێشوازی زۆر باشیان لێکراوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە نێو فارسەکانیژا بە تایبەتی. باشە کاک ڕەسوول با بێمە سەر جۆرەکانی وەرگێڕان دەشێ تاکێک وەرگێڕ بێت و زیاتر وەرگێڕان بۆ بابەتە زانستیەکان بکات لە ناکاوە خۆ هەڵباتە بابەتی ڕۆمان و چیرۆکیشەوە بە هەمان شێوە وەرگێڕ بکات یا خودت کەسێک کاتێک وەرگێڕان بۆ درامایەک دەکات بۆ بابەتێکی سیاسی بۆ وەرگێڕی ڕاستەخۆی دەتوانێت بڵێ من بە تەواوەتی وەرگێڕم و ئەو وەرگێڕانی کە من باسی دەکەم بێگومان وەرگێڕانی ڕۆمان و پەرتووکەکانی جیهانیە بۆ سەر زمانە جیاوازەکان. چۆن ئەو پێوەرە بۆ خۆی ینی دەکرێت بڵام منەوە وەرجێڕم و ئەوانم وەرجێڕاوە بەڵام چەندە تێدا سەرکەوتووە ئەوە بە هەر حاڵ هەم خوێنەر دەتوانێت بڕیار بداوە هەم ئاستی توانای ئەو لە بواری وەرجێڕاندا دەتوانێت سەنگی محاک بێ. زۆر باشە کاک ڕەسوول سپاس بۆ تۆ کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی ڕەسوول سوڵتانی وەرگێڕ. سپاس بۆ تەواوی